بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست حکوومەتی عێراق سکاڵایەک دژی نەوتی هەرێمی کوردستان زیندوو دەکاتەوە. وەزیری نەوتی عێراق لە کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاماژەی بەوە کردبوو ئەو سکاڵایی کە حکوومەتی عێراقی لەسەر تورکیا تۆماری کردووە و داوای 26 میلیارد دلار دەکات زیندوو کراوەتەوە و وا بڕیارە لە مانگی چواری ئەمساڵ بڕیاری لەسەر بردرێت. لە بەردامی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان عەبدولعەزیز حەسەن ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق، دکتۆر ئەمجەد محەممەد مامۆستای زانکۆ تاوتوێن پرسە دەکەین و قسە لەسەرەوە دەکەین کەم سکاڵای چ کێشەیەک بۆ نەوتی هەرێمی کوردستان دروست دەکات یاخود لە پرۆژە یاسای بودجەی 2021 کێشەی نەوت و بودجە لەنێوان هەرێم و بەغداد ئەمساڵ بەتەواوەتی یەکلا دەکرێتەوە و ئەگەر هەرێم نەوتەکەشی تەسلیم نەکات موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان چی بەسەر دێت؟ حکوومەتی عێراق سکاڵایەکی سەرنەوتی هەرێمی کوردستان لە پاریس زیندوو دەکاتەوە. حکوومەتی عێراق لە دادگای فدراڵی عێراق و دادگای ناوبژیوانی پاریس دوو سکاڵای لە سەرنەوتی هەرێمی کوردستان تۆمار کردووە. ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق لە میانی کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەبارەی دۆسی نەوتی هەرێمەوە ڕایگەیاند. عێراق سکاڵاکەی خۆی لە پاریس لە دژی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ کردوێتەوە و وا بڕیارە مانگی چواری ئەمساڵ یەکلا بکرێتەوە. بەپێی زانیاریەکان لە سەر هەناردەکردنی نەوتی هەرێم حکوومەتی عێراق لە ساڵی 2014 لە دادگای پاریس سکاڵای دژی تورکیا تۆمار کردووە و داوای قەرەبووکردنەوە بە بڕی 26 میلیارد دلار دەکات. سکاڵاکە لە سەردەمی کابینەکەی عادل عەبدولمەهدی وەستێنرابوو. لە ئێستادا دووبارە عێراق سکاڵاکەی جوڵاندوێتەوە و بڕیار وایە دادگای پاریس لە مانگی نیسانی ئەم ساڵدا یەکلای بکاتەوە. پێشتریش لە لێدوانێکدا باڵۆزی عێراق لە تورکیا ڕایگەیاندەبوو بەشێک لە داهاتی نەوتی هەرێم لە بانکەکانی تورکیایە. پێدەچێت تورکیا لە ترسی سکاڵاکە گلی دابێتەوە. لە سەراسی ناوخۆش حکوومەتی عێراق ماوەی چەند ساڵێکە لە دادگای فیدراڵی سکاڵای لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێم تۆمار کردووە و لە سکاڵاکەدا داوا دەکات بڕیارێک لە ئاباری نەوتی هەرێم بدات. دادگای فیدراڵی چەند جارێک دانیشتنی لەسەر دۆسیەکە دواخستووە و تا ئێستاش پرسەکە بە هەڵواسراوی ماوەتەوە. جگە لە حکوومەتی عێراق پێشتری چەند کۆمپانیایەک لە ئاباری دۆسی نەوت و غازی هەرێمی کوردستان سکاڵایان لەسەر حکوومەتی هەرێم تۆمار کردبوو. کۆمپانیای داناغاز لە ساڵی 2017 لە دادگای ناوبژیوانی لەندەن لە دۆسی غازی کۆرمۆر 2 میلیارد دلاری لە حکوومەتی هەرێم بردەوە. لە مانگی هەشتی ساڵی ڕابردووش کۆمپانیای دایناستی سکاڵای لە سەر حکوومەتی هەرێم و ئاشتی هەورامی وەزیری پێشووی سامانە سروشتەکان تۆمار کردو داوای ملیارێک و 500 میلیۆن دلار دەکات. وا بڕیاریشە دادگای ناوبژیوانی لەندەن لەم ساڵدا کێشەکە یەکلا بکاتەوە و ئەگەر حکوومەتی هەرێم لەم دۆسیەشدا بدۆڕێت دەبێت ملیارێک و 500 میلیۆن دلار بدات. فرۆشتنی نەوت بە سەربەخۆیی بوو بە هۆی نەهامەتی بۆ خەڵکی کوردستان. بەهۆی دۆسیەکەشەوە چەندین سکاڵا تۆمار کراون. هەر بەهۆی نەوتەوە حکوومەتی هەرێم 33 تریلیۆن دینار قەرزارە و 62 تریلیۆن دیناریش بەو هۆیەوە لە بەغداوە نەهاتووە. بەمەش زیانەکانی نەوت بۆ ئابووری هەرێم بە 95 تریلیۆن دینار دەخەمڵێنرێن کە بەشی موچەی 9 ساڵی فەرمانبەرانی هەرێم دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک عەبدولعەزیز لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی بچینە سەر ئەو سکاڵایی کە لەسەر نەوتی هەرێم هەیە لە پاریس پێ دوایە لە پرۆژە یاسای بودجەی 2020 ئەم جارە نەوت و موچە لەنێوان هەرێم و بەغداد بەتەواوی بەلایەکدا بخرێت. من پێم وایە سەرەتا سەڵاو و ڕێزم بۆ بەڕێستان و بۆ دکتۆر و بۆ بینەرانی ئازیزی پێیان. من پێم وایە سەرەتا ئەبێ قسە لەسەرەوە بکەین ئایا ئیرادەیەک هەیە بۆ ڕێکەوتن لە نێوان بەغا و لە نێوان هەرێم. من پێم وایە تا ئەم لەحزەیە ئیرادەیەکی حەقیقی ڕاستەقینە نییە کە بۆ ئەوە ئیش بکار ڕێکەوتن هەبێ. ئەوەش پەیوەندی بە هەردوو لایەنەوە هەیە. لایەنێکی ئەو لایەنە سیاسیانی عێراق بە تایبەت لایەنە شیعەکان کەوانەی صاحب قەرارن لە عێراقا ئەوان ئیتر پەیوەندی بە ئەجندەی تایبەتی خۆیانەوە هەیە، پەیوەندی بە عەقلیەت و بیر و هزر و یان ئایدۆلۆژیەتی حزبەکانیانەوە هەیە
تاوەکو ئەم لەحزەیە هیچ ئیرادەیەک نییە بۆ ئەوەی ڕێکەون ینی هەوڵ بدەن بۆ ڕێکەوتن و لە کوردستانیشە بە هەمان شێوە چکە ئەم کێشانە کەڵەکە بووی 13 ساڵ پێش ئێستاە لە ساڵی 2007ەوە کە تاوەکو ئێستا پرۆژەی نەوت و غاز وەکو یاسا لە عێراقا ڕێگەی پێ نادرێ ببێتە یاسایە کە پەیوەندی نێوان هەرێم و بەغا چارەسەر بکە ڕێکی بخە ئەو کاتانەی کە حکومەتی هەرێم یەکلایەنە هەرچەند بە پێی دەستور مافێتی کە حکومەتی عێراق ئێستا حکومەتێکی فدرالیە حەقی هەرێمەکان هەیە نەوت دەربهێنن و نەوتیش بفرۆشن بەڵام بە هەماهەنگی و بە ڕێکەوتن لەگەڵ مەرکەزە بەڵام لەگەڵ ئەوە حکومەتی هەرێم ئەو کاتانە بە شێوەی گرێبەستەکانی زۆر جیاوازتر لە شێوەی گرێبەستەکە لە ئەوەی بەغایە ئەم گرێبەستی شەراکەیە ئەو گرێبەستی خدمەیە ئەو جار هەنادەکردنی نەوتەکە با بڵێم تەکلیفی هەناردەکردنی و تەکلیفی ئەو شەراکەتە کە هەیە و ئەوانە هەر هەمووی بۆتە ئاستەنگێک کە ناتوانرێ بەو سعرەی بەو با بڵێم مەبلەغەی کە ئێستا سعری بەرمیلی نەوت چەندە بەوە بیفرۆشێ و کە فرۆشتیشی بەوەی کە هەموو ئەو مەسەلەن ئەو عەقدە ئەو گرێبەستە شەراکەتە لە کێڵگەیەکەوە بۆ کێڵگەیەکیش فەرقەکە جیاوازە و ئەو بوری نەوتانەی کە هەناردە ئەکرێ بوری هەرێم بوریەکانی هەرێمی کوردستانەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستانە سعرەکەی زۆر جیاوازە لەگەڵ ئەو بوریانەی کە لە داخل تورکیەوەی تر داخڵ ئەبێ و ئەو ئەمبارە نەوتەی کە لەوێ دانراوە لە جیهان ئەویش هەر تەکلیفی هەیە لەبەر هەموو ئەو هۆیانە بۆتە ینی دابەزینی سعری نەوت ئەوانە هەرمووی کێشەی ئاستەنگی گەورەی دروست کردووە و ناشەفافیەتیش پێشتر لە با بڵێم هەناردە و لە فرۆشتن و لەوانەی نەوت ئەوانە هەر هەمووی لە دەرهێنانی ئەوانە هەر هەمووی کێشە و گرفتی گەورەی دروست کردووە. بەس ئیرادەکە لەسەر ئاستێرێم بۆ چینی لەگەڵ بەغداد لەوێژ ئەگەر کێشە هەبێ بەس لە هەرێمیش ئەو ئیرادەیە پەیوەندی بە چیەوەیە لە کاتێکە ئێمە نەوت تووشی قەیرانێکی گەورەی کردوین ئەبێ بەو شێوەیە قسە لەسەرەوە بکەین کە ئەوەی بەغا ئەیەوێ سەروەری هەرێمی کوردستان بە تەواوی لە ناودا من پێم وایە داواکاریەکانی ئەوەیە کە یەکەم بە مەرکەزی ینی هەموو ئەوەی پەیوەندی بە نەوتەوە هەیە بە سامانە سروشتەکانەوە هەیە هەموو ئەوانە بە مەرکەزی بخاتە ژێر دەسڵاتی خۆی ئەوە لە حکومەتی هەرێم بەوە حسابیەکە کە ئەوە سەروەری هەرێم لە دەسەدا دوام سەروەری بۆ لە دەست دەدرێ بۆ چوونی بەڕێز دوام خاڵی تر ئەوەیە کە ئەو تەنیا بەوە ناوەستێ ئەڵێ هەموو داهاتی هەرێمیش هەمووی ڕادستی بەغا بکرێ ڕادست جیاوازە لەگەڵ ڕێکەوتن جیاوازە مەسەلەن تۆ بڵێ لە هەرێم چەند هەزار بەرمیل ڕۆژانە دەرئەکرێ چۆن ئەفرۆشرێ قیمەتەکەی چەندە داهاتی هەرێم هەر هەمووی چەندە حکومەتی فدرال حەقی هەیە مافی ئەوەی هەیە کە لە هەموو داهات با بڵێم دەواازە سنوورەکان ڕقابەی خۆی دانێ و ئاگادار بێ ڕۆژانە داهات چەندە و چاودێری بکە و ئەمە ئەکرێ ڕێک بکەوی لەگەڵ بەغایە بەغایش ڕێک بکەوێت لەگەڵ هەرێما کە 12% بۆی کە هەیە 12.6 کە بەپێی ئەوە ئەتوانێت ئەوە داشکێنێ و باقی ئەوەی کە هەیە بینێ ئەمە بە کورتی پێدوە سەروەری هەرێم بەوە دەکەوێتە مەترسی و کەنەوتەکەی تەسلیم من پێم وایە ناخی من پێم وایە ئەوانەی کە لە بەغان وابیرەکەنەوە کە نەوت ژێرخانێکی ئابووری زۆر گرنگە لە هەرێمی کوردستان لە داهاتوان مەترسی لەسەر جیابوونەوە دروستەکە ئەو عقلێتە لە بەغا بەو شێوەیە بیرەکاتەوە باشە بەس لە کوردستان نەوتەکە هیچ ژێرخانێکی ئابووری دروست کردووە تا ئەوان لێ بترسێن من پێم وایە هەموو ژێرخانەکان ینی با بڵێم نەوت بەشێکە لە ژێرخانی ئابووری بەڵام بەشێکی سەرێک با بڵێم تەنها بەش نابێ ببێ ئەبێ ئێمە احتیماد لەسەر کشت و کاڵ بکەین لەسەر پیشەسازی بکەین لەسەر ئێستا مەسەلەن با بڵێم خاڵی گرنگ چاکسازی بکەین خاڵە سنوورەکانمان ڕێک بخەینەوە و چاکسازیەکی نەوعی بکەین هەم لە مؤسساتەکانمان
هەم لە داهاتەکانمانیش. سپاس دەکەم کاک دکتۆر جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانمە سەر دۆسیەی نەوت و بڵێنەوە هەرێم و باغداد ئێستش باز لە دوو پێشنیازیش دەکرێت بۆ مەسەلەی نەوتی هەرێم ئەوەی کە هەموو نەوتەکە تەسلیم کە یاخۆت داهاتی نەوتەکە تەسلیم کا بەڵام بە نرخی سۆمۆ پێ دوای دوورن لەمڕۆ لە یەکەوە بەڵێ بەناوی خۆی گەورە سەرەتا منیش زۆر سوپاس لە ڕاستیە ئەم کێشەیە فرەجەمسەرە و ئاڵۆزە هەردوو لایەنەکە تەنها دوو لایەنی ناکۆک نین بەڵکو لە ناو هەردوو لایەنەکە چەندین ڕاو بۆچوونی جیاوازەیە لە ناو حکوومەتی ناوەندی عێراقی لایەنە شیعەکان بۆ خۆیان لە نێوان خۆیانە ناکۆکن لەگەڵ سونەکان ناکۆکن سونەکان لە نێوان خۆیان ناکۆکن ئەجندای نێودەوڵەتی و ئەقلیمی دەورەبینێت بۆ تەحەکومکردن بەسەر بڕیار و قەناعەتەکانی ناوەند و بە هەمان شێوە بەداخەوە لە هەرێمی کوردستانیش ئەکە وەکو تەڕەفێک ئەگەر سەیریکەی ئەمیش لێرە ناکۆکی زۆر هەیە لە نێوان لایەنەکان بۆ ئەوی بڕیارێکی یەکجاریە لەبارەی نەوتەوە لەبارەی پەیوەندیەکانیان لەسەر نەوت لە کوردستانە تێڕوانی جیاواز لە نێوان هێزەکانی حکوومەت بەڵێ تێڕوانی زۆر جیاواز هەیە هەر ئەبینین لە تەسریحاتەکانی لایەنەکانی هەرێمی کوردستان زۆرێکیان ئەڵێن ئەبێت تەسلیم کرێتەوە تەنها پارتی دموکراتی کوردستانە کە ئێستا من قەنەعەتم وایە کە وەکو پێویست دانی بەوانە ناوە کە نەوت تەسلیم کات بەڵکو ئەڵێ داهات تەسلیمەکە ئەمان ئەڵێن ئەبێت نەوتیش تەسلیمکەی کێشە نیە بۆ چونکە مەترسی لە بەردەم هەرێمی کوردستان هەیە کە هەمووی تیا بچێت دۆخی هەرێم لە ئاستێکایەکە زۆرێک لە ڕاوبۆچوونەکان و پسپۆڕەکان و تەنانەت ئەوانەی کە ئابووری ناسن ئەوانەی کە خەمخۆرن نیشتیمان پەروەرن هەمووی باز لەوەکەن کە ئەم دۆخی هەرێمی کوردستانە بەەوە ڕزگاریە بێت کە ڕێکەوتن کرێت لەگەڵ بەخا جا ئەو ڕێکەوتنە بەچی ئەبێت بەڕاستی جۆرێک لە یەکدەنگی ئەوێت بۆچی ئێستا ئەم حاڵەتە دروست بووە هاودەنگیەک دروست نەبووە لێرە لەسەر ئەوەی کە یەک قسە بێ هەرێمی کوردستان کە پێم وایە ئەگەر یەکدەنگ و یەک قسە وایە زۆر فشار و هێزی زیاتری ئەبوو لەسەر حکوومەتی ناوەندی ئیستیغلالی ئەو پەردبوونەی کردووە کە لە هەرێما هەیە باشە بەس ئەو بۆچوونی کەوتت تەنها پارتی لەگەڵ ڕازکەی نەوتەکەنی ئەوانی تر لەگەڵەوە ڕادەست بکرێت تۆ کامیان بە گونجاوت دەزانی بۆ دۆخی ئابووری هەرێم کام ژادەی گونجاوترە بۆ پاراستنی قەوارەکەش بڵێن تا ئەم دۆخی کە ئێستا دروست بووە ئەگەر بیش و بهێنی بە بازرگانیەکی شکست خواردوو ئێمە لە سەردەمێکا کە باسی ئابووری سربەخۆ کراوە ئەم ئابووری سربەخۆیە لە ڕاستیە هەنگاوەکانی و بنیادنانەکەی بۆ ئەوە بووە کە ببێتە بناغەیەک بۆ ئەوەی کە تۆ پشت بەخۆ ببەسی بۆ نمونە سبەینە ئەگەر جاش بیتەوە لە عێراق بتوانی ئەو نەوتە بکەیتە سەرچاوەیەکی ئابووری کە دەوڵات وە سربەخۆیی پشت بە چەند شتێکە بەسە یەکێک لەوانەوە بنەڕەتی ترینیان بریتە لە ئابووری سربەخۆ بۆیە ئەو هەنگاوە بە دواشە ئەو ڕێفراندۆمەکە کراوە کۆمەڵی هەنگاوی تر لە ئارا بوو تۆ مەسەن جەناکۆکەکان لەژێر دەسەڵاتی تۆیا بوو کەرکووک لەژێر دەسەڵاتی هەرێما بوو ئەمانە هەمووی کۆمەڵی هەنگاو بوون لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە ئەتوانی بڵێ جۆرێک لە شاگەشتکەبوونێک دروست بوو بۆ حکوومەتی هەرێم و بۆ هێزە سیاسیەکانی بەڵام کاتێک کە دۆخەکە گۆڕا بە بارێکی ترا وەکو چۆن بازرگانێک زەرەرەکات و پاپۆڕەکەی غەرقەبێ یا بۆ نمونە مەسەر هەنگاوەکانی شکستەیەنن لەو ڕۆ بینیمان کە هەرێمی کوردستان هەر لە فیدرال لە ڕفراندۆمەکەەوە بۆ نمونە کەسی لەگەڵ نەبوو ئەوە هەنگاوێک بوو بەرەو زەرەر دەست پێکردن و ئابووری سەربەخۆکەشی کە بۆ شێوەیە مەسەن نەوت دابەزی کە ئەو بڕەنەوتەی کە خۆی ئیفرۆشت سەرڕای ئەو هەموو حاڵەتە تایبەتانی کە جەنابی مامۆستا باسی کرد کە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان وەکو هیچ شوێنێک نییە کۆمەڵێک زۆر لە مستحقاتی ئەڕوا بۆ شەریکاتی تر و بۆ بۆریەکەی و بۆ خەزنەکەی و بۆ فرۆشتنەکەی سەرڕای هەموو ئەوانەش لە هەموو نەوتی هەموو دنیا $11 هەرزانتر ئەفرۆشە یعنی ئەمانە هەمووی حاڵەتێک من لەو کاتەیە کە بڕیاری بۆ دراوە ئیسە نەتیجەکەی ئەوەیە کە تۆ ئەم نەوتە کە ئێستا ئیفرۆشی ئەوە تا بووە بە بەڵا بەسەر ئایندەی حکوومەتەکەتەوە نە ئەوەیە تەسلیمی کەیتەوە چونکە تەسلیمیشی کەیتەوە دیار مستحقاتێک هەیە ناتوانێت بیدات
کە تەسلیمی ئەکاتەوە ئەم ئیمزای کردووە عقودێک هەیە لەگەڵ وڵاتانی لەن عێراقیەکان دەڵێن ئامادەن نەوتێرێن بە گرێبەستەکانیەوە بە قەرزەکانیەوە بەکارەکانیەوە وەربگرن ئەگەر ئەمە بچێتە سەر ئەگەر هەرێم تەسلیم بکات ئەم خۆت ناوە بەڵام ئەم بەڵایە لە کۆڵ هەرێم دەبێتەوە بە تایبەتی خەڵک کە لەو کاتێکەوە دەفرۆشی خەڵک تووشی قەیرانی زۆر جوانە ئەم شتانە هەمووی تێکەڵەیەکە وەکوتم ئاڵۆزێکی تایە تەنها لایەن ئابوووریەکە نییە بەڵکو لایەنی سیاسیشی تایە لایەنی سیاسیش لایەنی ئەقلیمی تایە لایەنی نێودەوڵەتی تایە ئەگەر ئەو لایەنەی کە ڕای لەگەڵ ئەوە نییە نەو تەسلیم بکات دیارە پشتێکی هەیە کە ئەڵێ تەسلیمی مەکە دیفاعی لێ بکە ئایا ئەو هێزە و ئەو بەرژەوەندیە ئەتوانێ پارێزگاری بکات لەو بڕیارە کە نەو تەسلیم نەکە واتە داهات تەسلیمکە بۆ ئەوش بە مەرحەلی طبعا زۆر جیاوازی هەیە لە نێوان نەو تەسلیمکردن لەگەڵ داهات تەسلیمکردن نەو تەسلیمکە یعنی هیچ شتێک لە دەستان نامێنێ ئەبێت چاوەڕێی ناوەند بی دەست پانکەیتەوە شتی باتێ بەڵام کە تۆ داهاتی تەسلیمەکەی ساڵێکیکە بە جۆرێکە ڕێگەکەوی داهاتەکە ئەگۆڕی وەکو بڵێ شتەکە لە دەست تۆایە کەواتە ئیرادەکە ئێستا نابینین هەبێت بەو شێوەیە بۆ ئەوەی کە نەوتەکە تەسلیم بکرێت بەڵکو ئەڵێن داهات تەسلیمەکەین ئەمەش تەڵان پشتبەستنە بە شتێکی تر کە یعنی چاوەڕوانیە من قەنەعەتم وایە ئایا وەکو جەنابەت وتی مەسەلەن کە تەسلیمی ناکە ئەو بەڵایەت چۆن لە کۆڵی ئەبێتەوە ئایا ئەگەر بەڕێکەوتن بێت بۆ نمونە مەسەلەن گەر باسی تورکیا بکەین تورکیا لەگەڵ عێراق ڕێک بکەوێت ئەو مستحقاتانەی لە نەتیجەی عەقدەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە وەری بگرێتەوە پشت لە هەرێمە کات بەڵام دیارە ئەوش بالمقابل پشتی تێناکات کۆمەڵێن بەرژەوەندی تری هەیە ئەگەر ئەو بەرژەوەندیانە بێتە دی ینی ئەم گەمەیە کە لێرە ئەکرێ هەرێمی کوردستان و خەڵکەکەی و بژێوی خەڵکەکە بەرەوکی ئەڕاستە عەبدولعەزیز بەڕێزوتت نەوت بۆ پێگەی هەرێم خراپ ئەگەر تەسلیم بکەن مەبەستەوە بوو چکە ڕێگە ئێستا بۆ چۆن دروست ببێ کە نەوتەکە لە خزمەتی خەڵکانیە لە خزمەتی حیزب و کێشەکە چەند بنێن بنەماڵەیەکی سیاسیدا بێ نەک ڕەنگە پێگەی هەرێم ئێستا بەهۆی نەوتەکەەوە لاواسیش نەبووە یان لە ئاسی عێراق پێشترکەی مەنەوتمانە و پێگەمان بەقوتر نەبوو لە بەغداش کێشەکە بەو شێوەیە نابینرێت تەنها کێشەکە نەوت بێ ئاڵۆزەکانی نێوان هەرێم و بەغا نەوت بێ ئاڵۆزەکانی نێوان هەرێم و بەغا لە ساڵی 2005 لە دوای دەستورەوە دەست پێکە لەبەرەوەی هیچ بەندە ئەو خاڵانەی کە با بڵێم استحقاقی با بڵێم یان مافی ئەو مافانەی کە بەپێی دەستور لەوێ دانراوە بە هیچ شێوەیە هیچ خاڵێکی جێبەجێ نەبووە ئەو خاڵانەی کە جێبەجێ نەبوو یەکێک لەوانە مادەی 140 کە ئیرادەیەک نەبوو بۆ جێبەجێکردنی لەبەر ئەوەی ئێمە کە بڵێن ئیرادەیەک نەبوو بۆ جێبەجێکردنی یعنی کێشەکە کێشەیەکی سیاسیە دووەم مەسەلەی پێشمەرگە کە وەکو ئەوەی بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراق تاوەکو ئێستا نەیتوانیوە حکوومەتی عێراق دان بەوەدا بنێ حدی ئەقل با 40,000 پێشمەرگە معاشی بۆ بنێرێ سێم خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەوان لە ساڵی 91 حادیسەی شعبانیە هەیە بۆ شعبانیە 1000 کەس بڵێن ڕای کرد بۆ ئەوەی معسکەری ڕەفحا لە هین لە سعودیە ئەوانە دوایی هەندێکیان چوونە ئەمریکا بەڵام ئەوان بە یاسایەکیان بۆ دەرکرد کە حەقیان هەیە هەمویان معاشیان هەبێ و معاشەکانیان هەموو فەردی عایلەکە گەر 5 کەس بن 5 معاشیان هەیە لەبەرەوەی زەرمەند بوون لە کاتێکە ئێمە 182,000 ئەنفالمان هەیە زەرمەند بوون لە کاتێکە 5,000 من ئەوە ئەڵێم هەموو ئەو حزبە سیاسیانە کە لە بەغا بوون لەو ماوەیە ئەو ماوەیە کە دەسڵات زۆر بەقووەت بوو کە کورد لە بەغا ڕۆڵی هەبوو نەیانتوانی بە تەواوی ئەو استحقاقانە بەزۆکو پێشمەرگە کەوتت ئێستا لە 2019 بڵێن 68 ملیاری مانگانن بۆ پێشمەرگە بڕی بۆ چکە بەس باز دەکەن کە لیستێکی هەم پێشمەرگەوە موچە خۆرانیش لە عێراقەوە بریکاری وەزیری دارایی عێراق لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەو ڕۆژانە دانیشتی بوو دەڵێت لە 2011 هەرێم هیچ لیستێکی موچەی بۆ ئێمە نەناردووە تا موچەی فەرمانبەر بڵێن ژمارەی موچە خۆران زیادکەین بۆ نمار 682,000ەکەی کەی 2000 بڵێن 11 ئەوانە هەندێکی ڕاست نین ئەوە دەیانجا لە بەغا مفاوەزات کراوە بۆ یاڵێم کێشەکە سیاسیە کێشەکە عمقی هەیە لەبەر ئەوەی عەقڵیەتێک هەیە لە بەغا لەناو هەموو حزبە سیاسیەکان تاوەکو ئێستا ینی ئەوان بڕوایان بەوە نییە کە ئەم مەسەلەی فەدرالیەتی هەرێمی کوردستان فەدرالیەتێکی قەومیە لەسەر بنەمای با بڵێم قەزەیەک دروست بووە ئەوان ئەڵێن ئەمە
ینی بڕوایان بەوەیە کە جارێکی تر بێتەوە سەرمەرکەز بۆیە ڕێی عامی جادەی شووار ڕائهێنن کە دژایەتی ئەم قوارەیە بکە و هەموو مەبەستەکەیش لە نەتیجە بۆ نەهێشتنی ئەم قوارەیە یعنی ئەبێ ئێمە لەوە تێبگەین لە ڕووی سیاسیەوە باقی شتەکان فەنیە مەسەنە لە ڕووی نەوتەوە ئێستا کە جەنابەت باس کرد ئێمە کێشەی نەوت ئەگەر ئێستا ئەوان بێن هەموو نەوتەکە ڕادستی سۆمە بکرێ موافق بن لەسەر هەموو ئەو استحقاقانەی کە هەیە هی شەریکات ئەبێ عقدەکان بگۆڕن بەڵام ئەوان ئامادە نین بۆ ئەوە ئامادە نین ڕاستانی لیژنی دارایی دەڵێن ئێستا پێشنیاسەیە کە ئامادەن هەموو لەناو لیژنی دارایی ئەزانم لژنەی دارایی بۆی کە هەموو نەوتەکە وەرگن بە هەموو گرێبەستەکان لژنەی دارایی داهات بە نرخی بڵێن نرخی سۆمە لژنەی دارایی لژنەیەکی پەرلەمانیە پێشنیارەکە بەڵام قەراری حکومەت جیاوازە دەسەڵاتەکە لای پەرلەمانە نەخێر حکوومەتەکەی کازمی پێشتر ڕێکەوتیان نەکرد بۆ 300 میلیارەکە بەڵام کە یاسای قەرزەکە دەرچوو خۆ حکوومەتی کازمی نەیتوانی بڕە پارەیەک بنێری دەسەڵاتەکە لای پەرلەمان نیە ئێستا دەسەڵاتەکە لای حزبە سیاسیەکانی ناو پەرلەمانە بیانەوێ بە جۆرێک بەو جۆرە هەڵی ئەسوڕێنن ئێستا لەسەر موازنەی 2021 ئێستا لژنەی دارایی لە پەرلەمان بە پێی ئەو معلوماتانەی من هەمە دراسی فقرە بە فقرەی ئەوەکەن تەمان هەموو ئەو پرۆژەیە کە حکوومەتی عێراق دایناوە ئەو بەرنامەیە یا ئەو تەختی تەوپلانەی کە داناوە تەختی توپلانی زۆر باشن بەڵام ئەوان ئەیانەوەی هەڵی وەشێننەوە بە جۆرەها هەوڵ هەیە بۆ ئەوەی ئەم حکوومەتەی کازمی سەرکەوتو نەبێ یەکێک لەوانە ئەو مەسەلەی ڕێر نەکەوتنی هەرێم و بەغایە لەسەر نەوتەکە بۆ ئەوەی کێشەی بۆ دروستەکەن ینی ئەو کە هەموو ئەوانەی لە چوارچێوەی ئەوە ئەبینرێتەوە کە کێشە دروستکردنە بۆ وەکو خۆت پێت باشە نەوتەکە هەرێم خۆی ئیدارەی بدایە خۆت ڕێک بکەوێت لەگەڵ عێراقە نانا من پێم باش نییە بڵێ من پێم باشە ڕێک بکەون من پێم باشە چکە ئێمە مەسەلەی ئێستا بژێوی خەڵک سەروی هەموو شتێکە موچەی خەڵک سەروی هەموو شتێکە ینی ئەوە لە ئەولەویەت دانرێ بەڵام تۆ بێ مەرامەکانیش بزانیت ئێستا من پێم باشە حکوومەتی هەرێم کە چووە بەغا لە بەغا هەموو شتێکیان ڕوون کردەوە یعنی لەگەڵ هەموو لایەنەکان دانیشتن و ئەو پرۆژەیە کە هەبوو هەموو شتێک ڕادستی بەغا بکرێ بەڵام بە شێوەیەک کە استحقاقاتی هەرێمش بە تەواوی ببێ بەڵام ئەوە ینی ئاستەنگی زۆر لە پێشە لەلایەنە سیاسەکانی عێراق مەبەستی سەرەکیان ڕێک نەکەوتنە چەند لە ناوخۆی خۆمان وەکو مامۆستاوتی احتیمالە ئێمەش یەکگرتو نەبین ئێمە شوجەت نەزەری جیاوازمان هەبێ وەکو مامۆستای شوتی بەڕاستی ئەجندەی ئەقلیمی و زۆر دەوری سەرەکی ئەبینێ لە ڕێکنەکەوتنی بینی هەرێم و بەغاش ئەوەستۆی فشار لە سەر هەرێم لە هەردوو لا هەیە مەسەڵەن تورکیا وەکو وازەحتر قسە بکەین تورکیا ئێستا مەساڵحی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و مەساڵحەکەش مەساڵحی مادیە تۆش ئەبێ ئەو مەساڵحانە بپارێزی ئەوش ئەبێ بیپارێزێ لەلایەکەوە جانبی ئێرانیش مەساڵحی سیاسی و مەساڵحی تری هەیە لە اقتصادیشی هەیە لە ناو عێراقا با بڵێم ئەوانەی کە لە بەغایشن هەندێکیان ئەجندەی ئێرانیان هەیە و هەندێک لایەنیش هەیە ئەجندەی تورکیای هەیە هەندێک لایەنش هەیە ئەجندەی وڵاتانی تری هەیە ئەمە تا ئێستا ساحەی عێراقی ساحەیەکە کە بە ئەجنداتی دەرەوەش تەسیراتی خۆی ئەبێ لەسەر کێشەکانی سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بەو سکاڵایی کە وەزیری نەوتی عێراق باسی کردووە لەسەر هەرێم بڵێن ئێستا تورکیا تۆمار کراوە لە دەرگای پاریس کە داوای 26 ملیارد دلار دەکات پێت وایە ئەمە کێشە بۆ هەرێم دروست دەکات ئەگەر ئەم سکاڵا یەکلا بکرێتەوە بۆ نەوتی هەرێم یاخود عێراق و تورکیا ڕێک بکەون بەڵێ بێگومان هەموو ئەو ئەطرافانەی کە لە ململانێ و سراعان بەردەوام پەنا ئەبن بۆ هەر شتێک کە یارمەتیان با بۆ بردنەوەیان یا سەرکەوتنیان لە ململانەکەیانە یەکێک لەوانە عێراق حتمما کاتێک کە ئەم مەلەفە ئەجوڵێنێت ئەوێت تورکیا ناچار بکات کە تەنازولی زۆرتر بکات بۆ ئەوەی مەسەبوون ڕێکەوێ یا لە مۆزوعێکی تری مەرجنیە ئیلا باسی هەرێم بێت لە بواری نەوتەکایە بەڵکو باسی پەکەکەیە و بە ناوی دژایەتی تیرۆر و ڕێکەوتنەکە لەگەڵی و وەزیری دیفاعەکەی یەددانیشێ لەگەڵی و یعنی بە کورتەکەی شتەکان هەر یەک تەرەف و یەک لایەن و یەک بوار و تەنها نەود نییە یاخود تەنها لایەن یا حتا تەنانەت ئەمنی و عسکەریش نییە کۆمەڵی بەرژەوەندی قوڵ و
ئاڵۆز و تێک ئاڵاوە بەڵام لە کۆتاییە ئەمە بریتە لەو سیاسەتەی کە بەردەوام لایەنەکان هەڵ ئەسوڕێنێت بەرژەوەندیەکان لایەنەکان هەڵ ئەسوڕێنێت و مفاوەزات و ململانەکان لەگەڵ یەکتریە ئەبێ نەتیجەی با بەدەستەوە یعنی ئێستا ئێمە گەر هەر باسی خۆمان بکەین حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەکانی سەرکەوتنی لەم بوارەیە چین کە هەمومان باسیەکەین یەکەم ڕێگەی یاخود یەکەم هۆکاری بریتە لەوەی کە ناوخۆی خۆی ڕێکخاتەوە شەفافیت دروستکە لەو کارانەی کە کردوویەتی لەو ڕابردووی کە یعنی ئێستا شکستیە ناوە لە کاتی شکستەکان یعنی نابێ بیا بەسەر ئەوانی ترا یاخود خۆی لێ دەرباسکات یەکێک لەو بوارانەی کە زۆر جێگەی گومانە ئەم هەموو ئستیحقاقاتی شەریکاتانە بۆچی بۆ ئیمزا کراوە کاتی خۆی هەفتای داهاتینەوت بۆ خەرجی سەتاسی ئەمێنێتەوە یەکێک لە گومانانە ئەوەیە کە هەر ئەم لایەنانە خۆیان لەگەڵ ئەو کۆمپانیانە بەلایەکی ترەوە شەراکەتیان هەبێت واتە من ئەم نەوتە میاوە بە تۆ دەرهێنانەکەی کۆمپانیایکی ئەجنەبیە بۆ نمونە بەزەم کۆمپانیا ئەجنەبێ بۆ لە ناو دە کۆمپانیای ترە ئەم هاتووە حتمما ڕێکەوتنی لەگەڵی کراوەکەواتە ئەوەی دەستی ئەکەوێ بەناو لە نەوەکان نسبەتێکی ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بەس بۆ کێ بۆ لایەنە دەسەڵاتەکانیە نەک بۆ حکوومەتەکە بۆیە ئەوەیە کە زۆر جار گومانەخرێتە سەر ڕێکەوتنەکان گومانەخرێتە سەر ئەو ڕێکەوتنە ژێربەژێریانە یاخود ئەو بەرژەوەندیانەی کە حیزبەکانی دەسەڵات هەیەیانە گرفتی سەرەکی بریتە لەمە ئەمە ئەگەر شەفاف ببوایەوە ئیسەر شەفاف بکرێ قەناعەتم وایە هەموو خەڵک ئامادەیە دیفاع بکارلەوە و هەموو خەڵک دانیش بەخۆیان بگرێ بەرامبەر بەو شکستەی ئەگەر قرار بێ ئێمە شکستمانێ ناوبوون من نەوت دابەزی و موچە نییە داهاتمان کەمە لە ناچاریا خەڵگەڵێ با تەسلیمی زۆر بە کورتی پێت وایە ئەو بڵێن ئەو مەترسیانێکە لەسەر قەوارەی هەرێمن مەترسیەکان زیاتر گەندەڵی ناوخۆی و ناتە پەرۆی دروست کردو یا خودەوە کارە دەرەکیەکان هەردووچانە قەناعەتم وایە هەردووچانە ئەم ناداتپەروەریە هەر هەبووە ئەم گەندەڵیە هەبووە بەس لە وەختێکە داهات زۆر بووە شاراوەتەوە یعنی بەشی ئەگەر قسەکە جوان بێ بەشی دزیەکەشی کردووە بەشی گەندەڵێکەشی کردووە بەڵام ێسەکە کەم بووەتەوە بەشی گەندەڵەکە هەر براوە هەر ئەبرێت چونکە ئەوانە وەکو بڵێ تەنازولی لێ ناکەن کەواتە لەسەر بەشی خەڵکەکە ئێستا کەمی کردووە ئەوە تا خەڵک هەواری لێ ئێستاوە لەبەرەوە ئەمە لە ڕووی ناخۆی لە ڕووی دەرەکیشەوە منیش 100% لەگەڵ جەنابی مامەسام کە زۆر بە جوانی ڕوونی کردەوە کە بمانێ و نەمانێ ئەم لایەنە عێراقیانە ئەوانیش ئەجندەی خۆیان هەیە ئەوانیش لە وەختی لاوازیە لە وەختی هیچ نەبوون کوردستان دەوری ڕئیسی بینیوە لە پێکهێنانەوەیان هەر لە بیدایەتەوە لە جەنابی مامجەلالەوە هەتا وەکو ئێستەش و یعنی بەردەوام یعنی پشتیان بە هەرێم بەستووە خۆمان لاواز خۆمان لاواز کردەوە بەرامبەریان ئێستا ئەوانەوە تا فەرموو بەهێز بوون ئێستا ئەو مەرج بۆ تۆ داهێن ئێستا ئەو هەڕەشە لێەکە ئەڵێ ئەبێ ئیستحقاقم هەموو بیتەوە و حدودەکان ئەگرمەوە و کۆمەڵی سپاس دەکەم ناوبڕێکمێ دەگەرم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنی وڵات جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕێز کاکتۆر پێش ناوبڕە کەمێک پرسیاری ئەوم کردە و سکاڵایی کە عێراق لەسەر تورکیا تۆماری کردووە پێ دوایە گرفت بۆ نەوتێرێم دروست بکات یا خۆ تورکیا و عێراقی لەسەر نەوتێرێم ڕێک بکەون پێم وابێت یەکێکە لە وەرەقانەی کە بۆ فشارە بۆ فشارە لەسەر تورکیا بۆ ئەوەی لە مفاوەزاتە تەنازولی زیاتری پێ بکات بەس مستاقەتی وەرەقەکە و ئایا سەرکەوتنی و سەرنەکەوتنی و چۆنە و تورکیا چۆن مواجهەیەەکە پێشتر بە سیاسی ڕاگیراوە لە سەڵێنی عادل عەبدولمەهدیە بە سیاسی ڕاگیرا پێم وابێ ئەم جارش هەر بە نسبەتێک بە سیاسی هەر ڕائگیرێتەوە چونکە مەبلەغەکە زۆر زۆرە 26 ملیار مەبلەغێکی ئاسانیە و پێم وابێت کاظمی نزیکترە لە تورکیاوە هەتاوەکو عادل عەبدولمەهدی ئەو بۆ عادل عەبدولمەهدی تەنازولی کرد و عەفو عادل عەبدولمەهدی تەنازولی کرد بۆ تورکیا و ڕایگرد ئەو مۆزوعە کاظمی زیاتر چونکە ئەجندای کاظمی بریتە لە ئەجندەیەکی ئەتوانی بڵێ خەتێکە کە ئەیەوێ لەگەڵ دەوروبەرە و لەگەڵ تورکیا و تەنان لەگەڵ هەرێمی کوردستانیش جۆرێک لە ئیستیقرار دروست کات ئەوە لایەنە شیعەکانن زۆر پیان خۆش نییە ئەو ئیستیقرارە دروست ببێت یاخود ئەجندایەکی تریای ئەقلیمیان هەیە لەبەرەوە پێم وابێت ئەوەی کە ئەجوڵێنرێ هەر باز لەوەیە کە فشارێک بێت بۆ جۆرێک لە ڕێکەوتن و تەنازولکردن
ولا ناویە طبعا هەرێمی کوردستانیش ڕۆڵی هەیە لەو مۆزوعەیە کە ئایا چۆن تەنازولەکات و چۆن یەتە پێشەوە بۆ ڕێکەوتن من پێم وابێت لە کۆتاییە هەر ئەبێ ڕێکەوتن چارەسەر بێت خۆی بەداخەوە ینی ئەم کێشانە ساڵ بە ساڵ دراوەتە دەست ساڵی داهاتووتری یعنی یەکەم جار بە جۆرێ بوو دوایی جۆرێکی ترە ئێستاش بە شێوەیەکی بنبڕ چارەسەر ناکرێت چونکە ئەجنداکان وەکوتم معادلە سیاسیەکان ئێستا بۆ نمونە دەسەڵاتی لە ئەمریکای گۆڕانکاری بەسەر هات ئایا ئەو سیاسەتە لە ناوچەکەیە ڕنگدانەوەی چۆنە بێت ئەوێت چەند مانگێکی ئەوێ ئەگەر تێبینی بکە یاسای قەرزەکەی عێراقیش 2 مانگی ساڵی 2021شی لەگەڵایە 2 مانگی 1 و مانگی 2 معاشی حکوومەتی عێراقی لەسەر یاسای ئەو قەرزەیە کە پێشتر بڕیاری بۆ درا بۆچی چونکە سیاسیەکان خۆیان پێشبینیان کرد کە لە 2 مانگی یەکەمی ساڵی 2021 ڕێکەوتن ناکرێت لەسەر بوجە بۆیە فەراغێ دروست نەبێت کەواتە درێژە کێشێ ئەمە یعنی لەماوەی ئەم 2 مانگەیە لەوە ناچێت بە ئاسانی بگەنە ڕێکەوتن عەبدولعەزیز بۆ چوونی بەڕێزش لەسەر ئەو سکاڵایە خود بڵین پێشتریش سکاڵە هەبوو بوو نمرە 2017 حکوومەتی هەرێم لە لەندەن 2 میلیارد دلاری بەدانەخواست دۆڕاندووە ئێستا سکاڵایەکی تری دایناستی هەیە ویژداوی میلیارێک و 500 میلیۆن دلار دەکا ئەوەی بڵێنە سەر تورکیای عێراق تۆماری کردەوە ویژداوی 26 میلیارد دلار دەکا ئەم بەتایبەتەوەی کە لەگەڵ تورکیای کێشە دروست دەکا بۆ نەوەتی هەرێم من پێم وایە وەکو مامۆستاوتی دکتۆر وتی ئەمە کارتی فشارە بەکارەهێنرێ لەم کاتە و لە نەتیجە ڕێکەوتن دروست ئەبێت چکە بۆ تورکیا ئێستا 26 ملیار ئەگەر ینی ئەوە دوژمنایەتێکی گەورە بۆ حکوومەتی عێراق دروستەکە پێم وان نییە ئەمە تەنها کێشەیەکی با بڵێم قەزایی بێ لە نەتیجە ئەمە بێتە کێشەیەکی سیاسی و بە سیاسی چارەسەرەکرێ بەڵام کارتێکی فشارە بۆ هەندێک ئەجندەی تایبەت کە لە ناوچەکە هەیە وەکو ناچمە تەفاسیلەوە کە باسی کرد بۆیە پێم وانە بەو شێوەیە بێکە بەس وەکو ئەوەی کە پێ دوایە وتت هەردوو لە مەوەست هەرێم و بەغداد بکە ڕەنگە ڕێک نەکەون ئەی بەدی لە کار بۆ خەڵک موچە لێ بڕین بێت لەم بارودۆخەدا بن ئەگەر ڕێک نەکەون دۆسی نێوتی هەرێم هەر بەم شێوە بمێنێتەوە لە سەدا هەفتای بڕوا بۆ کۆمپانیا لە سەدا 30 بۆ خەڵک بمێنێتەوە هەرێمەڵێ من 250,000 بەرمیل نەوت ئەنێرم وەکو ئەوەی پێشووتر کە هەیە باسۆمە تەسەڕفی پێوە بکە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە مەبلەغ ینی عەدەدەکە با بڵێم خۆی 460,000 بەرمیلە ئەو باقیە کە ئەمێنێتەوە خۆم بە پێی ئەوەی استحقاقی شەریکات و ئەوانەی تایە بەوە ئەوە ئەەکەم جا ئەمە پێشتریش لە بەغا و پێشتر اتفاقاتی تیاکراوە و قسەی زۆریش لەسەرەوە کراوە من بۆیە وتم ئیرادە یعنی لە هەردوو لە ئیرادەیەکی تەواو نییە یعنی لێرە ئیرادەیەک نییە ئێستا بێت هەمووی تەسلیم بکات چکە ئەم بەوە ئەزانەیە کە قوارەی هەرێم لە ناوەچێ بەوە لە ڕووی ژێرخانەکەی تەواو تەسلیمی بەغاکە ئیتر ناتوانێت لە بەغاش ئیرادەیەکەیە هیچ ژێرخانێکی بۆ ئێمە تا ئێستا سەربار کردووە لە موچە نازام لەوە بەرهێنانە لە خزمەت گوزاریە بزان سەرەتاکەی ئەوەی کە ئەگەر بێمە سەرەتا قسەی لەسەر بکەم کە ئەو کاتانەی لە 2007 بۆ 2009 کە پرۆژە یاسای نەوت و غاز لە بەغا ڕەفزێکی تەواو کرا لە نێوان شیع و سونە ئەو کاتە بڕیاردرا لە 2009 ئێمە قەرار بدەین کە شەریکات بێنین و بە ئەستثمار و بە عەقدی شەراکەت و نەو دەربێنین ئەمە نەتیجەی ڕەتفعل بوو بۆ ئەوەی کە تا ئێستا ئەو پرۆژە یاسایە دروست نەبووە لەوێ ئەو کاتانەیش کە نەوت 110 دلار بوو یعنی حسابی سعری نەوت بکە ئێمە لە ساڵی 2013 کۆتایی 2013 یان سەرەتای 2014 کە یەکەم 100,000 بەرمیل نەوت گەیشتە جیهان لە بەغا باڕیان لێ ساوتیانەوە ئیسرائیل ئەی کڕێ و بۆ ئیسرائیل و کۆمەڵێ شتیان وەکو ئەوە کرد هەر لەو کاتیشەوە معاشیان بڕی کە لەو کاتەوە بودجەی هەرێمیان بڕی تۆ ئەبێت چی بکەیت تۆ 100,000 بەرمیل پێشتر نەوتەکە نێدرایان بوجەکە بڕدرا چووکە نەوتەکە گەیشتە عێراق لە پشکی کووردە و توێتی سەرەتا نەوتەکەیان نات لە مانگی بڵین 10 2014 اینجا دوای نەوتەکە ئەو نەوتە گەیشتە بەندەری جیهان تا 4-5 مانگ لە بەندەری جیهانەوە دوایی خراە باخیرە دوایی نەفرۆشرا خەڵک ینی ئەو شەریکاتیش ئەوانەیش ئەترسان بیکڕن چکامە خۆتەزانی تۆ قوانینی نێودەوڵەتی جیاوازە هەندێک ئەمە لاڕێیە با بڵێم
ئەمانە هەر هەمووی وای کردی تر لەو کاتەوە تا شەڕی داعش هاتە سەری نەوت بۆ 23 دۆلار ئەمانە هەر هەمووی تراکوماتە ئەگەر ئێستا نەوت ببێتە 110 دۆلار وەزعەکە گۆڕێ وەزعەکە گۆڕێ 100 ئەگۆڕێ. بەڵام شێورای وتی نازانم بێتە 100 دۆلاریش هیچ وەک خۆ ئەرگە بەم شێوە گەندەڵێکە بەردەوام بێت. گەندەڵی من بزان قسەم هیچ لەسەر گەندەڵی نییە لە هەرێمی کوردستان گەندەڵی هەبووە و هەیە و ئێستا ئێمە پێویستمان بە چاکسازیەکی نەوعیە چکە ئێمە صاحب قەزین ئێمە ملەتێکین سەدان باڵێم 100 ساڵە ئێمە قوربانیە دەین ئەم دەستکەوتەی کە هەیە دەستکەوتی ڕەنج و قوربانیدان و خوێنە ئەبێ ئەم دەستکەوتە لە سەرکردایەتی حزبەکانەوە تا خوار ئەبێ بەوەی بزانن کە نابێ ئەو هایلایف بژێ لە ئاسمان بێ و خەڵکیش نانەبێ ئەمە ڕاستە بۆیەکردەکان لە ئاسمان بۆیە ئەبێت چاکسازیەکی نەوعی بکرێ ئەبێ لە خۆمان یەکەم چاکسازی تۆ چاکسازی نەکەی بە هیچ شێوەیەک ناتوانانی ڕای جەماوەر بەرەو لای خۆت ڕاکێشی ئەمڕۆ قبولی کرد سبەی قبولی ناکە چکە ئەمە مەسەلەی قوتی ئینسانە مەسەلەی ژیانی ئینسانە یعنی ئەمە ئێستا تحملەکە دوومانتر تحمل ناکە لەبەر ئەوەی ئەم مەوزوعە ئەبێت چارەسەر بکرێ ئەمە ئەهێڵێ ببێتە خاڵی وەرچەرخان بۆ ئەوەی تۆ ئیتر بەرەو هەنگاوێک بەرەو پێشتر بڕۆی بۆ دروستکردنی دەوڵەت بێ بۆ ژێرخانێکی پتەو بێ بۆ هەموو شتێک یعنی ناکرێ بەو شێوەیە کە ئێستا هەیە ببێ ئێمە دوژمنەکانمان زۆرن لە بەغا ئێمە ئێستا ئەزانین 100% هەموو ئەو ئەجندەیە کە لە بەغا هەیە قەت ئەو بۆی بکرێ و دەسڵاتی ببێ مستحیلە بهێڵێ ئەو کیانە بمێنێ ئەگە دەسڵاتی بێ دەستوری شەگۆڕێ ئێستا ئێمە دەستورەمان پارێزێ بەڵام لەگەڵ ئەوە ئەبێت تۆ بزانی مادام درکەکەی خەتەرێکی تۆ لە مووقعێکی جوغرافی جیۆپۆلیتیکی خراپی مەترسیەکی گەورە لە چواردەور و پشتت هەیە لە مەرکەزی خۆت هەیە ئەبێ حسابی خۆتیش بکەی بەڵام ئەبێ سیاسەتیش بکەی هەوڵ بدەی ئەمڕۆ من ڕێکەکەوم بۆ ئەمڕۆ بۆ دەڕۆژی بۆ دەمانی تر کە وەزعم باش بووە و کاتێک ئێشێکی ترەکەم سیاست بەس ئەوەی کە دەسەڵاتدارانی هەرێم لە بنەمانەتەوەیەکان لە پێگەی هەرێمیان داوە پێ دوێ دەرەکی لێی داوە چونکە سەرنگ ئەگەر بە پرسێک باسی دەوڵەتی کورد بکە لە شەقام ینی هەر لەگەڵ ئەو پەرێزم گاڵتەیان پێبێت یعنی ئەو لاوازکردنی ئینتیمانەتەوە وێرانکردنی بنەماکانی نەتەوە و نازانم نیشتیمانەوەی کە دەسەڵاتداری کوردی بە دوژمن کراوەوە چوونی بەڕێز نەخێر من ئەڵێم دوژمن هەیە دوژمن و جوودی هەیە مەترسی گەورەی هەیە بەڵام ئێمە لە سەرەتای نەوەتویەکەوە ئەبوایە هەوڵمان بدایە یەکەم بۆ ژێرخانێکی پتە و دووەم بۆ هێزێکی یەکگرتووی عسکەری سێەم بۆ موسساتێکی ڕێکوپێکی یەکگرتوو چوارەم بۆ نەهێشتنی گەندەڵی بە تەواوی چکە ئێمە ملەتێکی ژێردەستەین ملەتێکین قەزەیەکی گەورەمان پێچەوانەوە کراوە شتەکە ئێمە وەکو ئومەرای کوێیت و ئومەرای قەتەر و ئومەرای ئێوە معاملەمان کردووە ئەوە یەکێکە لە مەترسێت سپاس دەکەم کاوی تۆر کاتمان زۆر کەم بۆ سەبارەت بە بەدیل ئەگەر پێدوای بەدیل هەیە بۆ باشکردنی موچەیە خود لێبڕینەکە زیاتر دەبێت خودەوەی کە دابش دەکرێت ئێستا ڕۆزیرێکی حکوومەت هێرێم دەڵێ ئێمە لێبڕین لە 21 زیاتر ناکەین لە کاتێکە ئەو موچەیە کە مانگی داهاتوو دابژێکەکە بە 50 ڕۆژ دابشکری تقریبا لێبڕینەکە بۆ لە 37 بەرز دەبێتەوە ڕاستە وەڵام من هەر بۆ درێژەی ئەو بابەتە لە ڕاستیە خاڵی یەکەم کە ئێمە بمانێ ڕوو لە چارەسەر ڕوو لە دڵخۆشکردنی خەڵک بڕۆین بریتە لە ئەو هەنگاوانەی کە باسی چاکسازیەکە چاکسازیش تاوان بریتینە لە دروشمێک بریتینە لە قسە و باز بەڵکو بریتە لە جێبەجێکردن و تەطبیقکردن و دەستپێکردن کە سەرەتا و خاڵی سەرەکی شەفافێتیش ئەبێتە سەرەتای چاکسازی واتە چاکسازی بە شەفافێتەوە ئەتوانی دەستی پێ بکەیت کە شەفافێتیش بەوازحی دیارەکە ئەمە بەسمان لە شەفافێتی ئەم داهاتانی نەوتەیە ئێستا ئەو نەوتەی بە ڕسمی 400 ئەوە بەرمیل ئەفرۆشرێ ئایا لە پاڵەوات هی کە نافرۆشرێ ئەوە جارێ ئەوە خەڵک پرسیاری ئەوەی هەیە ئەمەی کە ئەفرۆشرێ ئەو عقودانە چۆنە و چەندی ئەچێتەوە بۆ حکوومەت و چەندی ئەچێتەوە بۆ ئەو لایەنە دەسەڵاتانی ینی ئەمانە هەمووی کۆمەڵە گرفتن پێم وا بێت ئەمانە ئەگەر دەست پێ بکەین چاکسازی لەوانە بکرێت ئەبێتە بنەمایەک بۆ ئەوەی کە تەنانەت ئەو لایەنە سیاسیانەش کە ئێستا ناکۆکیان هەیە لەگەڵ ئەم سیاسەتە ئەو لایەنانە هەموو فشارێکیان بۆ ئەوەیە کە ئەم حکوومەتە
ببێتە حکوومەتێکی خەڵک باش بەس لە 2011 باسی چاکسازی دەکرێت هیچ کراوە یا خودە پێچەوانە خراپتر بوو ئێستا پەرلەمانتاران دەڵێن ئەو تاڵانێکی ئێستا لە خاڵە سنووریەکانەیە لەی سەردەمێکە نەبووە داهاتینەوە تەروەک خۆیەتی بڵین سەرانە زیادی کردووە باچ لەسەر خەڵک زیادی کردووە مؤشراتی چاکسازی ئەبێ لە ناو خەڵکەوە پێوانەی بۆ بکەیت نەک بە قسە و بە وەرەقە و بە نووسین و بە کۆمەڵی بڕیار خەڵکیش ئەگەر دۆخی بەرەو باشتر چوو ئەوە چاکسازی کراوە بەرەو چاکتر نەچوو دیارە هەر دروشمە ئێستا ئایا خەڵک یعنی ئینتیمایی بۆ کوێ هەیە ئینتیمای بۆ حکوومەتی هەرێمەیە یا بۆ بەغاهەتی ئێستا ڕاپرسێکی بێلایەنانە بکەی من قەنەعەتم وایە زۆربەی ئەڵێ کاکە بە بچینەوە سەر حکوومەتی عێراق و موچەمان باتێ بۆ چونکە موچە باسی بژەوی ڕۆژانەیە کە هەموو کەس بەیانی هەڵەسێ معاناتی لەگەڵ ئەو مۆزوعە هەیە چی داوە لە مەسەلەن شتێککە بەرهەمەکەی نازانێت چۆنە و مستەقبەلی چۆنە ئەمە هەڵەیە باشەوەکو لێبڕینێکە پێ دوایە زیاتر دەبێت من پێم وابێت ئەمە بریتیا هەر لە پینەکردن ئەم لێبڕینانە ئەگەر بۆ نمونە چاکسازی بکرێت بۆ نمونە حکوومەتی عێراق لە پرۆژه یاساکایە باسی پرۆژه یاسای موازنە کە ئێستا تەقدیمی کردو باسی کەمکردنەوەی موچەیە باسی کەمکردنەوەی موچەیە کە ڕەفز کراوە باشدانان دانراوە لەسەر موچەکان کە ڕەفز کراوە لەلایەن سیاسیەکانەوە ئەوە تەبعاً دۆلارەکە سەریگر بۆ حکوومەت کە دۆلاری بەو شێوەیە بەرز کردەوە بەرامبەر بە دینار بۆ پینەکردنی هەندێک کەم و کورتی ئابووری پێم وابێت لە موچەکەشە شتێک لەوانەیە هەر بکە فشارێ دروست بکەن ئەگەر ئەو سیستما کە بەعام لەسەر ئاسی عێراق جێبەجێ بکرێت ڕێخستنەوەی موچە بکرێ و بندیوار لا ببرێ و ئەو موچە دوو موچە و سێ موچە شتانە هەمووی چاک بکرێت و لەسەر لە نوێ سیاغە بکرێتەوە موچە لە کاتی خۆیان بدرێت یعنی ئێستا بۆ نمونەت باز لەوە کراوەتەوە 30 ڕۆژدارێ ئەدرێت یعنی خەڵک ئەمەنە دروشم و ئەوەنە ساڵ ئەو قسانە دووبارەپی داهاتی بەردەست ئەڵە بەپێی یعنی ئەو داهاتەش تەبعاً هەر جێی گومانە کە ئەگەر نەوت بەرز بێتەوە ئایا چی لە موچەکە ئەکرێ ئەمانە هەمووی ئەو پرسیارانە من قەنەعەتم وایە بەعەمەلی ئەگەر پیشانی خەڵک نەدرێت خەڵک هەتابێ خراپترە بێت و ئەو خراببوونەش وەکو فشارێک دروستە بێت کە نەتیجەکەی باش ناوێت بۆ هەرێمی کوردستان عەبدولعەزیز نیم خولەک پێ دوای کێشەی موچە چارەسەر نەکرێت دۆخی هەرێم خراپتر دەبێت بە کورتی بێ سوپاس حتما ئەگەر کێشەی موچە چارەسەر نەکرێت دۆخی هەرێم خراپترە بێ و لە بەغاش ئێستا 3 تریلیۆن دۆلار لەو 3 تریلیۆن دینار لەو بودجەیە دانراوە بەس بۆ مخەساتی وەزارەتەکان یعنی هیچ کەم نەکراوەتەوە لە کاتێکە 164 تریلیۆن دانراوە وەکو میزانیە کە ئەمە خۆی ئەسڵەن ئەمە هیچ چاکسازی نییە بەڕاستی چاکسازی لە موچەدا ناکرێت نەخێر سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان عەبدولعەزیز حەسەن ڕاوێژگاری سەرۆکی پەرلەمانی عێراق هەروەها دکتۆر ئەمجەد محەممەد مامۆستای زانکۆ سوپاسان دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ دەستان خۆش بێ